وإنه من المؤسف في وقتنا الحاضر أن بعض الشباب اتخذ من بعض العلماء رموزا يقتدي بهم ويوالي من والاهم ويعادي من عاداهم، ولو كان الذي عاداهم بحق والذي والاهم بغير حق، وصاروا يتنازعون فيما بينهم، ما تقول في فلان ما تقول في فلان. لماذا؟ أقول هذا فلان يخطئ ويصيب، إن أخطأ وهو مجتهد فخطأه مغفور، وإن أصاب فله أجران. أما أن أوالي من والاه وأعادي من عاداه مهما كان الأمر فهذا لا يجوز. أبي زور ئاگامان لێ لەکوێ تۆی موسڵمان تەنها شتەکەی خۆتە بە باش زانی و شتی خەڵکی ترێ هەمووی سفر کردەوە، ئەمە ئەلێرە تۆ تەعەسسوبێکی کوێرانت بۆ دروست بوو. ئیتر ئەم تەعەسسوبە لە مەزهەبا بێ، ئەم تەعەسسوبە لە فکرا بێ، ئەم تەعەسسوبە لە قەومیەتا بێ، لە هەر شتێکا هەبێ. ئەبێ زۆر بە وریایی ئاگامان لەو خاڵە بێ، چکە زۆر کات ئەکەوینە دەردی تەعەسسوبەوە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین. دەمارگیرێکی زۆر سەختین جاریوە بۆ شەخصێک، بۆ سەرۆک حیزبێک، دەمارگیرێکی زۆر سەیرمان هەیە، بەینەما ئاگامان لە خۆمان نییە کە تووشی ئەم دەمارگیریە بووین. ئەبێ زۆر ئاگامان لێ بێت، چکە ئەمە یەکێکە لەو دەردانەی دەیان دەرد بە دوای خۆیان ئەهێنێ. رب العالمین ئەمرمان پێیەکە لا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا، کورە نەکەن ڕقێکە لە دڵتانایە لە عەدالەت لاتان بدا. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە تەجەڕودی کردو بە هیچ شێوازە تەعەسسوبی نییە، لەو کاتێک کە شمشێری لێ دراوە، خەنجەرێکی لێ دراوە و شیری ئەدەنێ، شیر لەناو زامەکەوە یەتە دەرەوە، دەلیلی طبی ئەو زەمانە کە ئەم کەسە ئەمرێ، ئەڵێ ئاگاتان لێ بێ ئەگەر من مردم نەچن لە خۆوە خەڵک بکوژن، یەک کەس منی کوشتووە، تەنها ئەو کەسە. ئەگەر من خۆم بڕیاری لەسەر ئەدەم، ئەگەر نا تەنها ئەو کەسە لە پێناوی منە ئەکوژێرێتەوە، وەڵا فڵان کەسیش دەستی لەگەڵ هەبوو، فڵان کەس سەلامی لێ کرد، ئەمیری موسڵمانەی کوشتووە، ئادێ بنیشتە سەر عالەم نەکەن شتیوە. لەو کاتە خەریکە ئەمرێ بیری لە عەدالەتی خوایە لەسەر زەویە چۆن بەرپا کرێ، چۆن جێبەجێ کرێ. ئەو کەسێک کە تووشی نەخۆشی تەعەسسوب ئەبێ، ڕیزێتر نەخۆشی لە پەنایە تووشە بێ، کەسێکی حاقد دەرەچێ. کەسی حاقد موسڵمان قەت حاقد نییە، لەگەڵ کافریشە حاقد نییە. مرۆڤی کافر ئەگەر جوانی و جەماڵێکی هەبێ موسڵمان ئەیبینێ، سوپاس و ستایشی جەماڵەکەشی ئەکە. چ جایەوەی لە بینی خۆمانە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ جوانی یەکتر نەخوێنەوە، هیچ حساب بۆ یەکتر نەکەین. یەکتر لە صفاتە خراپەکانی بریتیە لە ڕق و کینە لە دڵیا دروستە بێ. هەمیشە دڵی موسڵمان دڵێکی زۆر ساغە، بەڵام ئەو کەسێک کە متعەسسیبە و دەمارگیرە دڵی پڕە لە قین، حەسادەت، هەمیشە حەسوودە. عدل و مساوات قەت لەناو کاری ئەوە نابینی. تەضەخم الذات لە عەرەبیە خۆی زۆر پێشتێکی مهمە و فکرەکەی خۆی زۆر پێ گەورەیە و پێی وایە هەموو خێر لەوە تەنها لەوە کۆبووتە. وەکو نورسی ئەفەرمێ کەس مافی ئەوەی نییە کە بڵێ تەنها ئەوەی من حەقە، هەمومان ئەڵێن ئەوەی ئێمەش حەقە، یان ئەوەی خۆم بە حەقترین ئەبینم، بەڵام ناڵێم تەنها ئەوەی من حەقە. ئەم کەلیمە کەلیمەیەکی ئیسلامی نییە. پێم وابێ تەنها و تەنها ئەوەی من تەواو، ئەو فکرێ من و ئەو بیرۆچوونەی من. الاستخفاف بالآخرین، ئەو کەسەی تووشی تەعەسسوب ئەبێ ئیلا خەڵک بە سوک سەیرەکە، کە مژێکی لە دەردەکانی تر کە تووشی ئەبێ. هەمیشە ئەو کەسانە صفەتێک ئیلا لەگەڵیانە هەیە، جەهلیان هەیە بە واقع، باش شتەکانیان نەخوێندوێتەوە. زۆر گرنگە ئێمە لە نێوان اختلاف و تەعەسسوبە لە یەکی کەینەوە. اختلاف طبیعەتێکی ئینسانیە، هەموو ئینسانەکان لەگەڵێکە هاوڕە و بە یەک شێواز بیر ناکەنەوە، هەر یەکەمان طریقە و ڕێبازێک شێوازێک بیرەکاتەوە، بەڵام گرنگە ئادابی اختلاف لە بینمانە هەبێ. تەعەسسوب ئەوەیە کە یەکتر پێشێلکەین، بەڵام اختلاف ئەوەیە مامەڵە لەگەڵ یەکترە ئەکەین لەگەڵ بوونی اختلاف. لە ماڵێکە سیر کە دوو برا پێکەوە یەک ڕە و یەک بۆچوونیان نییە،
ئەوە مصەوریەتی خوا ئەگەیەنێ جەلە جەلالیه چۆن ڕەنگ و ڕوخسارمان وەکو یەک نییە فکر و بۆچوونیشمان وەکو یەک نییە و لەگەڵ یەکتریشە ئەژی ئەوە اختلافە تعسب ئەوەیە بەڵام هەموو کەس ئەبێ ڕەنگی وەکو من بێ کە ئەمە شتێکی نەگونجاوە و کەمکردنەوەی ناوی مصەوریەتی خوایە جەلە جەلالیه و تێنەگەیشتنە لەو ناوە پیرۆزە لە نێوان تەمەسک بە حەقی خۆتەوە کە بە حەقی ئەزانی لەگەڵ تعسبا جیاوازی هەیە ئەو کەسێک کە لەسەر مەذهبێکە لەسەر فکرێکە تون دەست ئەگرێ بە فکرەکەی خۆیەوە و کاری بۆ ئەکات و ئیشی بۆ ئەکا دەستی خۆش بێ فکرەیەکی دینداری هەیە و ئیشی بۆ ئەکا و ئەبێ واش بێ ئەبێ تەمەسکی بە ئیشەکەی خۆیەوە هەبێ بەڵام ئەوەیە کە هەموو بەرامبەرەکانی بە غەڵەت بزانێت تەنها ئەوەی خۆی نەبێ ئەمە تعسبە ئەگەنە تەمەسکیش حتا لە شەریعەتە بە مەذمومدا نادرێ واجبە لەسەر ئینسان بۆ فکرەکەی خۆی بکۆشێ جوهد کە جیهاد کە هەموو جیهان بەوە ڕابڕێەوە بەڵام تعسب ئەوەیە تەنها و تەنها خۆت ببینی و خەڵکی تر نەبینی کە ئەم دەردە دەردێکی زۆر کوشندەیە جیهانی ئیسلامی هەمووی پێوەی ئەناڵێنێ بەخوا عەزیزانم زۆر کات کارمان لە تعسبا کردووە دواتر سیرەکەین دەستێکی خەفی کافران لە پشتی ئەم تعسبەوە کارەکە و ئەم دەمارگیریەوە کارەکە ملی هەموو ئیماندارانی پێ ئەشکێنێ جاری وا هەیە ئەگاتە حەدی ئەوەی خەریکە یەکتر کافرکەین یەکتر بە فاسق سیر ئەکەین یەکتر بە کەم عەقڵ سیر ئەکەین بە ناحەکیم سیر ئەکەین بەینەما کە سەیری واقعەکەین هەمومان دەردەدار و نەخۆشین نەخۆشەکان ڕخنەی نەخۆشی لە یەکتر ئەگرن سەرەتا ئەبێت چاک ئەوە تێبگەین کە تعسب صفەتێکی فرعونی هەر کاتێ تعسبی مەزمومت هەبوو لە قورئانە کە دیراسە ئەکەی بۆ ذەمی ئەو سەرەتا یەکسەر ئەبێ لەوە حاڵی بی ئەگەر دەمارگیر بوو ئەوە صفەتێکی فرعونی فرعونە کە وا ئەبینێت تەنها خەڵک ئەبێ وەکو ئەو بیرکاتەوە وما ئەهدیکم إلا سەبیل الرەشاد من تەنها ئێوە ڕێنمایی ئەکەم بۆ ڕێگەی چاک و ڕێبازی باش و ئیتر خەڵک نابێ بیرکاتەوە ئەبێ تەنها لە شوێن ئەو بکە بۆیە ئەبێ زۆر ئاگامان لەو صفەتە بێ تێنەکەوین بزانن ڕەب العالەمین باسی خاوەن عەقڵەکان چۆن ئەکا ئەوانەی کە لەسەر هیدایەت و ئەهلی دینن چۆن باسییان ئەکا ئەفەرمێ الذين يستمعون القول ئەهلی هیدایەت و ئەهلی دڵ ئەوانن کە گوێ لە قسە ئەگرن هەر کەس پەیامێکی هەیە و فکرێکی هەیە بڵاوی ئەکاتەوە ئەیڵێ لەناو قسەکانە هەڵی ئەسەنگێن فەیەتەبیعونە ئەحسەنەه کامی زۆر چاکە ئەوە هەڵەبژێرن والله جاری وا هەیە گەنجێک ئەبینم کە ئەڵێ وەڵای بەس گوێ لە فڵان کەس ئەگرم زۆر بەزێم پێیەت الذين يستمعون القول فيتبعون أحسنه برو گوێ بگرە لە هەموو کەس تاڵ و شیرین من زۆر سەیرە بەلامەوە گەنجی مسلمان ڕابگیرێ پێ بڵێن وەڵام مەچۆ مەسیحیەت مەخوێنەرەوە و نازام یەهودیەت مەخوێنەرەوە کورە بڕۆ بوذیەتیش بخوێنەوە هەرچی شتە بیخوێنەرەوە فەیەتەبیعونە ئەحسەنەه ئەو کاتە جوانی دین تێ ئەگەی ئەزانی دینی ئیسلام چ گەورەیە بۆیە منعکردنی شەباب لە فکریانە هەڵەیەکی زۆر گەورەی ڕابوونی ئیسلامی و بەسەرمانە تێپەڕی بحرەتێکی تەواو بە فکری گەنج بدرێ بخوێنێتەوە دیراسەکە خۆی لە نەتیجە ئەگاتە ئەوەی کە بزانێت چی ئەکات و چۆن مامەڵە ئەکات و چۆن دینەکەی وەرئەگرێت بۆ دین و بۆ دنیات کامە باشە ئەوە هەڵ ئەگریت و ئەوە وەرئەگریت و ئەوە شوێن ئەکەوی فەیەتەبیعونە ئەحسەنەه أولئك الذين هداهم الله ئەوانە خوا هیدایەتی داون و جێگەی هیدایەتی خوان جەلە جەلاله واتە ئەگەر گوێت لە قسە نەگرت و پەنجە و کرد بە گوێتە تۆ ئەهلی هیدایەت نیت ئەگەر گوێت گرت و هەر کەسی هەموو کەس هات تۆی خەڵەتان هەر ئەهلی هیدایەت نیت ئەهلی هیدایەت ئەبێت چاوکراوە بێ کێ قسە ئەکا بە قسەکە ئەو هەموو کەناڵی عەلامی قسە ئەکا گوێ بگرە بەڵام سێرکە فەیەتەبیعونە ئەحسەنەه عەقڵی حەکیمی خۆت تعسب فڕێ بدە تێبگە چی باشە چی خراپ ئەوە کاری تۆی مسلمان ئەمە صفەتی حەقیقی ئینسانی مسلمان وأولئك هم أولو الألباب ئەوانە خاوەنی عەقڵ خاوەنی هیدایەت و خاوەنی عەقڵ گوێ ئەگرێت و چاکە هەڵ ئەبژێرێ و واز لە خراپەکانی خەڵک ئەهێنێ